یەکێتی نوێترین هەڵوێستی خۆی لەبارەی چارەنووسی هەژماری منە ئاشکرا دەکات. ئەمریکا هێزی وشکانی و ئاسمانی لە ڕۆژاوای کوردستان زیاتر دەکات. تا دێت ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر پرۆژەی هەژماری من و تەوتین قوڵتر دەبێتەوە. یەکێتی داوای جێبەجێکردنی تەوتین دەکات و پارتیش دەڵێت دەبێت تەواوی مووچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێگەی هەژماری منەوە بدرێت. لەم بارەوە لەتیڤ نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند تینکردنی مووچەی فەرمانبەران خواستی مووچەخۆرانە و خواستێکی یاساییە، بۆیە داوای تەوتینکردنی مووچە دەکەیت. ناورا وتیشی لە ئیدارەی سلێمانی هەژماری من کۆتایی هاتووە. بەپێی زانیاریەکانی ستاندەر یەکێتی بەنیازە هەندێک هەنگاوی دیکە بۆ چەسپاندنی تەوتین و کۆتایی هێنانی یاسایی بە هەژماری من بنێت. وانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کرد فڕۆکەیەکی بار هەڵگری سەربازی سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە بنکەی سەربازی قەسرەک لە دەوروبەری حەسەکە نیشتۆتەوە کە کەلوپەلی سەربازی و لۆجستی پێ بووە. هاوکات فڕۆکەیەکی سەربازی دیکە لە بنکەی شەدادی لەژێر پاسەوانی دوو هەلیکۆپتەری سەربازی نیشتۆتەوە. زیادبوونی جم و زۆڵی هێزی ئاسمانی هاوپەیمانان لە سووریا بە سەرۆکایەتی ئەمریکا لە کاتێکدایە هەر ئەمڕۆ هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش هێزی وشکانی لە ڕۆژاوای کوردستان زیاد کردووە و چەند بار هەڵگرێکی پرچەک و تەقەمەنی لەگەڵ ژمارەیەکی زۆر سەرباز چوونەتە یەکێک لە بنکەکانی ئەمریکا لە حەسەکە.